پەیوەست بە ڕۆژانی جەژن و وەروەها ئەم کات و کەش و هەوایەکی ئێستاکە هەمانە لە وەرزێکی بەهارێکی زۆر جوان و تەڕ و پاراوین لە پاڵ جژنانەکەیە هەوڵەدەین قسە و باس بکەین لەسەر گرنگی پاراستنی ژینگەی کوردستان بەتایبەت لە کاتی گەشت و سەیراندا بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەیەکان. کاکتۆریان زۆر بەخێر سپاس دەکەم لە بەڕێستان پیرۆز بێ ئەم یادە پیرۆزە ئینشاءالله لە تەواوی موسڵمانانی جیهان پیرۆزە بێ ئینشاءاللهەوە بەڕێستان پیرۆز بایەکی گەرمتان لە تەواوی موسڵمانان کرد پێویست ناکەم دووبارەیەکەمەوە. سپاستان ئەخوا بەخێر بێ. جا ئەمڕۆ من کاتم بارانێکی خۆش دای کردبوو بەڵام تر هەتا بێت ئەبینین گەشت و سەیرانەکان دەشت و دەر زیاتر سەڵ دەبێت و زیاتر خەڵک سەردانی شوێنە گەشتیاریەکان دەکەن. پێویستە ئێمە ڕەچاوێکی بکەین بۆی کە گرنگی بە ژینگەکەمان بین و بە سروشتی جوانی کوردستان. بەڵێ طبعی ئێمە ئەگەر ڕاستگۆ بین ئەم پرۆسەی کە خەڵقی ئێمە ئەیکات يعني خەڵقی ئێمە نەناوی گەشتە و نەناوی گەشتیاریە چکە با بڵێن لە ساڵی 1969 لە ڕۆما يعني UN پێناسەی بۆ گەشت و گەشتیاری دانا. يعني گەشتیار ئەو کەسێک کە لە جێگایەک بۆ جێگایەک لە وڵاتی بۆ وڵاتێکی تر ئەچێت بە مەبەستی نزیکەی 12 ئامانج دیاری کراوە یعنی کە یعنی ئەبێ بۆ یەکێک لەو ئامانجانە بێ بەڵام بەداخەوە ینی خەڵقی ئێمە یعنی تەنها ئامانجی لە دەرچوون و لە ینی با بڵێن سەیرانکردن ینی چوونە بۆ خواردن و خواردنەوە لەگەڵیشیان بەڵێ تێنەگەشتون هیچ ئامانجە لەو ئامانجانی کە دیاری کراوە بۆ گەشت و گەشتیار و طبیعی دیاریشی کردووە گەشتیار ئەو کەسەیە ینی بەڵێن شوێنی خۆی بۆ شوێنێککە یا وڵاتی خۆی بۆ وڵاتێکیکە ئەجوێزێتەوە بەلایانی کەم بۆ ماوەی 24 سعات وا کەمتر لە ساڵێک بێت تۆ بینیت ئەڵ ئەو ماوانی کە خانووی جێگی خۆیان هەیە لەوێ کە ئەمێنەوە بەس کاتێک کە ئەچین ینی ئەو ئامانجانەی کە خەڵک لە پێناویە ینی با بڵێن گەشت ئەکات هەمووی یعنی با بڵێن هیچ لەم ئامانجانە لە واقعی خۆمان بەدی ناکرێت تەنها ئێستا نەبێ هەندێک گروپ یعنی یەکێ لە ئامانجەکان با بڵێن گەڕان ئەبینی هەندێک گروپی پچکۆلە هەیە بۆ خۆیان ئەڕۆن ینی ئەچن سروشتی کوردستان ئەبینن ینی ئاشنا بن بە سروشتی جوانی کوردستان بە سامانی ڕۆکیمان بە باڵندەکانمان ئەمانە تا حدێک و لەگەڵیشە نوعیشتر هەیە خەڵقانێک هەیە کەیتر مغامرە ئەکەن سەرکێشی ئەکەنیتر بە ڕۆشتن بە سەرکەوتن بە شاخە بەرزەکانە یا بە ئۆتۆمبیل تقریبا ئەمانە کەمینەیەکن ئەمما مەسەلە گەشتیاری ئاینی هەیە گەشتیاری مەسەلە کۆمەڵایەتی هەیە گەشتیاری ژینگەیی هەیە گەشتیاری چارەسەر هەیە یعنی نزیکەی 12 با بڵێن ئامانجی گەشتیاری هەیە لای خەڵقی ئێمە بەداخەوە بەدی ناکرێت تەنها خەڵقی ئێمە لەو کاتێک کە ڕوو لەو دەشت و دەرە ئەکات ڕوو لەو دەشت هەموو دەشت و دەر بە مڵکی خۆی زانێت هەموو سروشتی جوان بە مڵکی خۆی زانن لە کاتێکە یعنی لە هیچ جیهانێکە بەتابەتی وڵاتانی کە با بڵێن سیستمیان هەیە ئیدارەی سروشتی خۆیانەکەن پاراستنی سروشتی خۆیان ئەکەن بە هیچ یعنی شکلۆجێ ڕێگە نایەن خەڵقانێک ئاوها هەر جێگایەکی دەستکەوت هەر بستەخاچێکی دەستکەوت لەسەر چاوای ئاوی بێت لە هەر بێت لە شاق بێت لە دەشت بێت لە ناو غابات بێت بۆ خۆی بچێ و تەنها یعنی بۆ خواردن و خواردنەوە بچێت ئەمە بەداخەوە ئاڵەمێنێ کاکتۆر بە لەوە گەڕێن هەر بەیانی زوو کە دەرەچین تەندروست دەرناچین نەخێر بە خواردنی تەندروستیشەوە دەرناچین تەندروستیش لێ ناخوڕین یەشینەوە بە تەندروستیش ناینەوە ڕەحمەتی لێ نەخۆشین بەس ئەو جۆرە زیانانەی بە تایبەت بەڕێز هەست پێ کردووە لە کاتی گەشت و سەیرانەکان هاونیشتیمانیانی ئەم وڵاتی خۆمان لە ناوچە گەشتیاریەکان لە ژگەی کوردستانی ئەدەن بە دیاریکراوی زەخترینەکانیان چین باوەڕتە بێ من حەزەکەم ئاماژە بە ڕێکخراوی نێودەوڵەتی بکەم پێوتێ یەکێتی نێودەوڵەتی بۆ پاراستنی سروشت با بڵێن UCN پێوتێ IUCN International Union of Conservation Nature ئەم ڕێکخراوە لە ساڵی 1940 دامەزراوە یەکێ لە ئامانجە گەورەکانی ئەم ڕێکخراوە لەگەڵ UNEP ئامانجان بەرپاکردنی وشیاری ژینگەییە پەروەردەی ژینگەییە بۆی کە خەڵک بزانێ سروشت چییە خەڵک
يعني سنگی سروش بزانه بۆی کاتێ ڕووی لە سروش کرد ئەو سروشتە یعنی با بڵێن سیستمێکە هەموو کاروباری خۆی بەبێ ئەوەی دەستە تێوەردانی مرۆڤی تیاابێ هەمووی بەجێبەجێ بێت ڕووەکەکان ساڵانە ئەژێنەوە لێشیان زییا ئەبێت ئاژەڵەکان زیاکەن اینجا ئەبینی لانەی جیاواسێ بۆ بوونەوەرەکان لە ناو خاکیان لەسەر دارەکانە ئەمانە هەمووی بە سروشتی ئەڕوات اینجا ئەگەر ڕۆژی لە ڕۆژان نوێنەرانی ئەو ڕێکخراوەیەکی نێودەوڵەتیە بێت کە بۆ پاراستنی سروشتە بێت ینی واقعی کوردستان بەو شێوە بینێت باوەڕ بێ ئەو راپۆرتەیە کە لەسەر دەسەڵاتدارانی حکومەت نووسا لە ڕێی حکمڕانی و لە ڕووی بەڕێوەبردن و لە ڕێی ینی با بڵێن حاڵەکە ئەوان زۆر خراپتر نووسن لەسەرمان زۆر خراپتر ئەنووسن لەسەرمان ئەمە ڕەشبینی نییە ئەمە واقعبینیە کاتە هۆکارەکەی چێ بۆ هۆکارەکەی لەبەر ئەوەی بەداخەواڵێم یەکەم ئێمە طبيعي پەروەردەی ژینگە پێی ئاشنا نەبووین تاوەکو ئێستاش تازە بە تازە دوای ململایەکی زۆر یعنی بەشێکی ژینگەیی نەکراوەتەوە من هەوڵم ماوە یان ئێستا کۆلێجی لە چوارتا بەنا بێ بە کۆلیجی زانستە ژینگەکە و یەکەم بەشش کە پێشنیارم کردووە پەروەردەی ژینگەیی کە ئێمە پەروەردەی ژینگەیی کۆمەڵی ڕەهەندی یعنی تەندروستت بۆ بەرپاکە لە وعی وشاری لە هەڵوێست بە ئاگایت لەوەی کە بچیتە پێگەی قەرارەوە جا لەوەی کە ئەتیتیودت هەبێ هەڵوێستت هەبێ کە تۆ ئەمانە هەمووی لاتون بێ طبیعی ئەمانە لە چی سەرچاواگرن لەوە سەرچاواگرن ئەم تاکە کە گۆشکرا بە پەروەردەی ژینگەی ئاشناکرا ئەو کاتە سەنگی گەڵایە گەزانێت چییە سەنگی ئەو خاکە سروشتی ئەزانێت چی بۆ واقعەکەی سەنگی سامانە سروشتەکانی ناوچەکانی سەنگی با بڵێن باڵندەکانی ناوچەک چکە هەر ناوچەیەک ئێستا خۆشبەختانە ئێمە ناوچەی ئێمە یعنی وەکوی کە با بڵێن لە جیهانیشان ناسناوە یعنی بە سامانی ڕووەکی فلۆرای پێوتێ ناوچەیەکی دەوڵەمەنە چەنەها خەڵک لە دەرەوە هاتوون بە دواچوونیان کردووە تێژوینەوەیان کردووە بە دوای ئەو جۆرە ڕووەکانەی کە لە وڵاتی تر نییە لە جێگەی تر نییە بەس ئەم شتانە یعنی بەداخەوەڵم جێگەی بایەخی خۆمان نییە ئەبینین خەڵقی ئێمە تەنها ینی کاتێک وەکو بەڕێزت ئاماژت پێکرد یعنی لەگەڵ کاتەکەی هەبوو معدلیش کاتمانەیەوە لەگەڵ بینی هەتاوە ئێتر سیارەکەی سیخناقەکە بە مەقەڵی و بە گۆشت و بە خواردەمەنی جیاواز یعنی ئەی با لەگەڵ خواردنەوەی جیاواز ئەی با لەوێت دائنیشێ هەتا ئێوارە ئەخواتەوە ئەنجا ئەکێت هەندێک جار تەشەنج و ینی بێزاری و ینی سەری شش لە بینی مەسە نزیکی خێزانەکان دروستە بێ وەکە ئەشگەڕێتەوە ینی بە کارێکی ناتەندروست ئەگرێتەوە ئەجا کە چووە ئەوێ خاکەکەت بۆ وێرانەکە چکە دنیا ڕێگە پێت نادرێت تۆ بە ئۆتۆمبیل بشیت ئەو پستانەوە بکەی لەسەر ئەو خاکە چکە ئەو خاکە چەندەها ڕووەکی سروشتی تۆ بینی ئەمە و گوڵاڵە سوورانە کە ئەمانە کە ڕۆشتی بەسەری ئەو خاکانە ئەپستیتەوە ینی کە پستاتەوە ینی با بڵێن ئەو سامانی کە لە دەسێت ئەنجا ئاوەکان سابوونی تێکن نەوتی تێکن زاهی تێکن ئیتر مەوادی پلاسیشی کە ئەڕوا مەوادی پاشە ڕووی خۆی بەجێڵێ هەندێکە لەوێ لە جێگەی خۆی بەجێڵێت کە ئەچی دوایی ئەیبینیت ینی ئەیبینیت ئەڵێ ئەمە بەڕاستی ئێمە نەتەوەین بە تایبەتی بابەتی سەفەری ئەمما مادە سەفەریەکان و مادەی پلاسیک خەڵکی ئێمە جارێ پلاسیک نازانێت بەداخەوە چەند کاریگەری لەسەر ژینگە هەیە ینی ئەم مادەیە ینی ئەکرێت بۆ سەدان ساڵ بمێنێتەوە لە واقعەکەتا لە ژینگەکەتا کاتێک کە مێنێتەوە ڕاستە ڕەنگە بە گەورەی نەمێنێت لەبەر چاوت بێ بە قەبارە بچکۆلەتر یعنی لە ماکرۆ بێ بە مایکرۆ لە مایکرۆ بێ بە نانۆ کە بوو بە نانۆ تێکەڵ بە خاکە بووە لی دەرباس نابیت یا ئەوە تا لەگەڵ با بڵێن کاتێک بارانی زۆرە بێ دابارین سووکە لەگەڵ ئاوەکە ئەڕوات و ئاوەکەی با بۆ سەر چاوە ئاوەکان دکتۆر هەنش بابەتیش هەیە بەڕاستی ئەو بابەتی پەروەردەی ژینگەی باسکرد زۆر گرنگە چکەنە ئێمە هەستی پێ ناکەین لەگەڵ هاوڕەیەکی با بڵێن ئەوانەی کاری ژینگەیەکەن و چالاکوانی بارەی ژینگە قسەمان کرد وتی چوینە شوێنێک بەهاران یەک جار فستیڤاڵێکی لێکرێ هەستمان کرد هەر ساڵێک کە ئەو فستیڤاڵە لەو شوێنەیەکرێ دوای ماوەی بەشێک لە هێلانەکان یا هێلکەکان بە هێلکەی چۆلەکەکان بە هەر بە هێلکەی ماوە تۆ یاخۆ دەگە بێچوشی لێ بوو بێ مردووە وتمایانی چۆنتی دراسەمان کرد دەنگی ئەم کابرەکان ئەوەندە بەهێزن شش کاتژمێرێک برسیە بڵێ هێلکەکان خراپە تەرەیانەکەن بەڵێ تەرەیانەکەن ئەم کرفتەشمان هەیە تەرەیانەکەن من حەزەکەم ئەلێرا ینی دوو نمونەی واقعیت بۆ بێنمەوە کە ئەم حاڵە ینی کوڕێکی خوشکی ماڵەوە کە لە
ئەڵمانیا لە شەریکی قطارات ئیشەکە و مدیریشە پرۆجێکت لایتەری پێڵێن ئەوان ئەم کوڕە وتی دوو شەبەکەمان هەبوو بۆ جێبەجێکردن شەبەکەیشی ینی قطار وتی لە شەبەکەیچانە هینمان کە چوون بە خاکەکە ینی نمونەمان وەرگرت مارمێلکەی زۆرتیا بوو مارمێلکە وتی دایرەی ژینگە پێی لێ داگەتین ئەبێ لانەیەک بۆ مارمێلکانە دروست کرێ جێگایشی تەندروست وەکو ئەوەی خۆیان ئەمانە بجوێزێتەوە ئەنجا تۆ بۆت هەیە ینی ینی ئەو سکی قطارە بکەیت باشە وتی باوەڕت هەبێ ئەمەش وتی لە شوێنێشکەش ینی بەشێکی سکەکەمان بەر دارستان ئەکەوت وتی هەستاین جارێ جۆری ڕۆکەکە سپیسەکەی تەمەنەکەی ئەمانە هەمووی پرۆفایلی هەیە بەدەر لەوە چەند هێلانەی لەسرە وتی ئەمانە هەمووی دروستکرا وتی ئەچن بە بەرامبەر ئەوە ئەم دارانە و بۆ هێلانانە دروست دەکەنەوە بۆی ئەم باڵندەیە ئەوە لانەی سروشتی ئەوە ئێمەی ئەچینە سەر ورجی ئێمەی ئەچینجی هەراسانەکەین بێزارەکەین تەری ئەکەین تێگەی بەس خەڵقی ئێمە بەداخەوە یەک دەنگ گرنگجی بۆ بابەتانە نییە ئەبینین بەڕستان مەسەلە ئێمە چەندەها گژوجیای سروشتیمان هەیە ینی خەڵقێکی زۆر بەکارێنێ بۆ چارەسەر بەکارێنێ تۆ ینی بەردەوام تۆ مەم ئۆتۆمبیلە بچی و خاکە بشێریت اینجا نەوتی پیاکی اینجا زایی پیا بکەیت اینجا بیکەی بە شوێن ئاگردان ئاگردی لێ بکەیتەوە خاکە ینی بەرەو لە ناوچوون ئەچێ بەرەو ینی زیانی گەورەی بەرەکەوێت شاخەکانیشمان خەریکا بێ بە پرۆژەی نیشتە جێ بەڵێ ئەوە لە لایەشی تێری لە کاتێکە با بڵێن شاری گۆژە شاخی گۆژە شاخی ئەزمەڕ ئەمە ناسنامەیە بۆم شارە ئەمە سەرچاوی ینی با بڵێن گرنگی ئاڵوگۆڕی هەوایە بۆم شارە ئەبینیت ئەو شاخانە شێسا بەەوە دڵخۆشمانەکەن ئەڵێ تۆ ئەگەر ینی با بڵێن جاران خەوتە بینی بچی بۆ گۆژە ئێستا ئێمە جێگەت بۆکەن کە لەوێ بیت ینی لە کاتێک ئەوە ئەندازارێکی با بڵێن پلان هات لەم بەینا بۆ ڕامتم کاکە ینی ئەوە وێرانکردنی ناوچە سروشتەکانتە ینی با بڵێن لایانی سروشتی ناوچەکەت ئەشێوێنیت بۆیە ئەڵێم ئەگەر ئەو ڕێکخراوە بێتە هەرێمی کوردستان باوەڕ دەبێت تووشی شۆکە بێت ڕۆژێک بێ بۆ ناو خەڵکەکە و گەشت و خەڵقەکە بینێ بە ناو سەیرانکەرە باشە کاک دکتۆر بابەتێکی تر هەر لە بابەتی گەشتیاریە لەبەروی ناوچەک من چاکانی ئەمە ئێستا ڕێگەیان بۆ کراوە ئەوانەی کە وەک باس ئۆتۆمۆبیل ئەچێ نەشتە بەسەر و گیایە ئاڕوا زۆر جار ئەوانی کەچنە گەشت و سەیران لەگەڵ خۆشیانە بەشێک لە گیا بەهاریەکانیانەوە بەس جۆرێکی یەنەوە هەر لە بنەوەی جارێکی تر نامێتەوە ئەمە چ جۆرێک لە ڕووی ژینگەی وە زیان لەدات لە بێگومان ینی تۆ ینی ئەو ڕۆکانە ئەوە لانەی سروشتی خۆیانە ئەو ڕۆکانە ئەتوانێت خزمەتی ینی با بڵێن تەندروستی تۆ بکە خزمەتی خۆراکی تۆ بکە بەس کاتێک کە هێنات ئەبێ بە ئەتەکێتێک و بە سەلیقەیەک ینی با بڵێن بیدرویتەوە بیهێنیت کە جیایەکە ساڵێکی تا وەکو پێم وتن سروشت ینی ئەو ناوچەیە کە هەموو فەنکشنەکان تایە خۆی ئەڕوا بەبێ ئەوەی مرۆڤ چێ هاوکاری کە مداخلە بکات ینی ساڵانە وەرزی ژیانەوە بێ ئاوەکانە ژێنەوە ڕیچارجی ئاوی ژێرزەویە بێ باڵندەکان زاوزێ ئەکەنەوە ئەمانە هەمووی خۆی ئەبێ ئەماگەر تۆ چیت قڕێ کرد لە بنات دەرتێنە بەتەکیت بن بڕێکیت نایهێڵیت بن بڕێکە اینجا بۆیە یەکێک ینی لە لێکەوتەکانی گۆڕانی کەشوهەوە کە ئێمە ئەم گۆڕانی بەهۆی با بڵێن دروستبوونی پلەی گەرمای زۆر یا پلەی ساردی زۆر ئێستا بینیت بەشێک ینی بەداخەوەڵم لە سامانی ڕۆکیمان لەژێر هەڕەشایە اینجا ئەوە بێجگەلەوە تۆ بینیت کابرا ینی لەو ناوچە سەختە ئەژی ینی ئامادەنیە دەستبەرداری بێت لە زستانە سوتەمەنی بۆ دابین ناکرێت چیت وەکە چ دارەکانە بووە بڕێتەوە هێنێ و کام خەڵوس ئەوە هەرداردەیەکی زۆر زەقە ینی کوردستانی ئێمە بەدەر لەوەی کە دژمنانی ئێمە تۆ بینیت وڵاتێکی وەکو تووشە مەسەلە کە هات ینی ناوچەکەی تووشی ئیکۆساید دەکردکڵی ئیکۆساید ینی بنبڕکردنی هەموو ژیانێک نەک بەس مرۆڤ دەبینی دارزی تونەکان تەبڕێتەوە کانی و ئاوەکان نایەڵێ بۆی جارێک کە ژیان تیا دەست پێک نکاتەوە جا تقریبا خۆشمان بەدەخەوەڵم هەمان کار و کردەوەکەین واتە ئەساش ئەو کۆمەڵە ڕێکخراو هەیە چیەکەم ئەچێت یعنی هەڵمەتی دابشکردنی کیسی علاگە ئەکات یا ئەچێت لە دوای ئەم خەڵکە
ینی کەوێرانێکە چێ پاچکات کاری ڕێکخراو ئەبێت چاودێر بێ لەسەری چاودێر بێ کە بینیت ئەو دەسەڵاتی هەبێ بڵێ کاکە تۆ ڕێگە پێدراو نیت با بڵێن ناو ناونشانی بنووس و جێگەی دیاریکە و بەرامبەر ئەوە سزا وەرگێ ئەمما تۆ تەمەڵێکیت و چی بۆی کۆکەیتەوە وەڵڵا هەموو جارێ بۆ دەلەلیت بۆ یعنی وەکو بەڕێز بچی بە میوانی بۆ ماڵێک یعنی هەر بۆ بێن و خۆی تو هەمووی تێک و پێک بیت و یعنی مەساح ماڵەکە هەر خزمەتێکا خزمەتێکە بەتاکی تۆش بە دەلەلی ئەژیت ئەمە واقعەکەمانە باش ئێمە هیچ ڕێکارێکمان هەیە خۆ وەکوی وت هیچ سزایەکمان هەیە بۆ کەسانی کە پێشەرکاریەکی گەورە بەرامبەر بەژینەکەمانەکە ڕەنگە لەسەر ئاستی تاک مەسەلە دارێک ئەگەر بڵێن 500,000 غرامەکەیەتی بکرێت بەڵام پرۆژەیەکی با بڵێن نیشتە جێبوون سەدان و سەدان دارێک بۆ ئەبرێت و پانتە دوێنمت بۆ لە ناوەباو و کەسیش نییە لێ پرسیەوەی بکات کەواتە ڕەنگە لەسەر ئاستی تاک تا ئەندازەیەکی کەم بە دوواچوون هەبێت بەس لەسەر ئاستی ئەو هێزانەی کە لە دوای پرۆژەکانەوە نەخێر تۆ بینیت ئەو ناوچانە کە ئەکرێت ینی ساڵی پار سووتێنرا نەسووتە ڕێگەی ڕاپەڕین سووتێنرا بۆچی سووتێنرا قبل خۆی دوورانە زۆر دکتۆر بابەتێکی تر هەیە دیسان هەرشمەوە سەر و بابەتی پەروەردەی ژینگەی زۆر فراغمان هەیە مقالێکم لەسەر نووسیوە ئێسکە بڵاو بۆ حەزەکەمتان نەبێ ئینشەڵا بیخوێنەوە داری بەڕوومان لە کورسان زۆرە ئەگە بچیتە وچە ئەو شاخانە سیرکی لە بەهارانە کە چرۆوەکی تازە لەیە بڕوادە بە ڕەنگە ساڵی لەقێکی ئەوەندەی ئەمەندە زیادکە دەیان نمونەم بینیوە بەتایبەت لە خانمانە ئەی کە بۆنی خۆشە لێ کاتەوە بۆنیەکە ینی یەک ساڵ ئەو داربەڕۆ ئەوەندە زیادەکە ئەویش لێ کاتەوە ئەمەش گرفتی ینی چی گۆڕانکاریەکە ئەوە تەبیعی بەڵێ ینی داری با بڵێن بەڕوو بە چەند قەزوان ئەمە ینی ڕۆکی سروشتی خۆمان نەیتیفن ینی با بڵێن ناسنامەیان لەسەر واقعەکەی خۆمانە ئەنجا ئەم دارانە لە سەختترین ژینگەی دژوارە ئەبینی لەسەر بەردێکە ڕوێت ینی چکە لەو ناوچە بەرزانەوەی کە با بڵێن لێژایی زۆرە ئەو خاکەی لەسەرێتی دەسانتینە دەسانتینە ئەو خاکە لەم دەسانتینە ترازە ئەم ڕێگە بە ناخیەوە بەرداچێت ئەنوا ترش و تشەمەنی و ئەمانە دەرەکە ئەم ڕۆگە ڕێگەکەی دەرەکە بۆی کە سەرسەختی لەگەڵ ئەو تەبیعەتاکە بۆی جێگەی خۆی بکاتەوە بۆی کە ینی خۆی پارێزاوکە بەڵام بەداخەوە وەکو بەڕێزە دوتر یعنی لە ساڵێکە نمووەکەی ئەوە نەیە چکە ژینگەی ژیانەکەی و گەشەکردنەکەی زۆر سەختە کەس نییە خزمەتی بکە کەس نییە لە هاوینە پەرداخی ئای بکاتە شێر کەس نییە یعنی پێینی باتێ پێینی خۆراکی باتێ لە کاتێکشا خاکەکەی خاچێکی زۆر تەنکە توێژاڵێکی تەنکە بە تایبەتی لە ناوچە لێژەکان تۆ لەگەڵ ئەوەشا ئەو ململانەی خۆیەکە ئەوێ خزمەتی سروشتەکەت کا و بمێنێ بەس ئێمە چین لە یەک لەحظە ڕەنجی ئەو ڕووەکە کە ساڵێک خەریکە لە لەحظەیەک وەڵا بۆنەکەی خۆشی برین باوەرتان هەبێ ینی ئەم حاڵە ینی خۆم ئەم ینی حاڵم بە چای خۆم بینیوە بە چای خۆم بینە لە جای لەو وڵاتی ئەڵمانیا بوون برادێکم لەگەڵا بوو وەستاون سوفەت ئاوای دەستی بە گەڵای دارەکەەوە بوو بەس بە گەڵاکی دارەکەەوە دەسێ قەناعەتت هەبێ یعنی با بڵێن حوشەیەکا بوو کۆمەلە شۆ ئانێکم زانانی سیان چوارێکی تو بۆ گەڵاکی لەکەیتەوە یعنی ئەوە نەپەرۆشن ئەزانی ئەو گەڵایەکی بۆ ئینسانەکات قیمە قیری و گەڵایە نازانین سەختترین پرۆسەی با بڵێن دروستکردنی و ئۆکسسیجین و وزت بۆ فراهم ئەبێ کەشەکری گلوکۆزە ینی قیری و گەڵایە نازین لەو تیشکی ڕۆژە ئەو تیشکی ڕۆژێت بۆ کابە وزەیەکی تیشکی بۆ تەکا بە وزەی چیمیاوی ئەی کاتە ناو شەکری گلوکۆزەوە ئەنجا دنیای 6 گرت ئۆکسسیجینیش بۆ دووزەکە ئەوە ژیانی ئێمە ئەگبینن ئەگەر بۆ 2 دقه ئۆکسسیجینمان لێ بڕێ ژیانمان نابێت هەر 2 دقه لوتی خۆ بگرێ ئۆکسسیجین وەرمەگە جان ئەسپێریت ئەگەر قیری ئەو گەڵایی بزانایە قیری ئەو نمونەیەگە دڵیان ڕەنگە لای زۆر بتان ئەمەدان بینی بێ زۆرجا خەڵکی لای مەچێ بۆ سەیران شیشی کەبابەکەی بڵێن گۆشتەکەی بیر چووە هەر لەوێت تووڵەبڕێکا بۆ گشت برژاندن بەکاری دارەکانە بڕێ نەک جاری وایە سوتەمەنی پێنیە لقی دارەکانە بڕێ وشکێنێتەوەی کا بە خەڵوس ئەمە لای زۆرینیان کار پێکراوە لای زۆرینیان کار پێکراوە ئەوە بەدەر لەوەی کە ئەنواع پاشەڕوە عرزەکەت بۆ هینەکە سەر چاوە ئاوێ سروشتەکانت بۆ پیسەکەن بە چەندەها پێکاتی جیاواز ئەجا ئەم دیاردەیەش هەر لە یعنی دەستپێکی وەرزی بەهارەوە بەردەوامە بێ هەتا و کاتێ وەرزی داباری نەبێ ئێتۆ وەرە ئەم ناوچەیە هەموو هەفتەیە ئەم هەموو خەڵقی بچێتە سەر ئەبێ بە وێرانستان
ئەبێ بە وێرانستان یعنی ئەو ناوچە سروشتیانەمان هەیە کە ناسنامەمانە حتا ینی با بڵێن چیای زاگرۆس هێچێک لەو ناوچانەی کە بەشێکی زۆری لە هەرێمی کوردستانە نزیکەی 1600 کیلومتر دێژە یعنی ئەمە سەروەتێکی گەورەی سامانی ڕۆچەیە لە عالەمە ینی هەرێمی کوردستان ئێستا یا با بڵێن وەکوان پێڵن شیمالی عێراق ینی نزیکەی پێگەی لە دەوری سیایە لە عالەمە لە دەوڵەمەنیا بە سامانی ڕۆچی بس ئێمە خۆمان قەیری نازانین بەداخەوە ئێمە حەدیقەیەکی هینمان کرد بۆ تەنیکەلگاردنمان کرد لە تەنیشتی هەواری شارەوە ویستمان یەکێک لە ئامانجەکانمان ئەوە بوو کە ئەو ڕووەکانەی لە ژێر هەڕەشان بێنین یا بوونەوەی لە ژێر بەتایبەتی ڕۆکان بێنین جارێک با بڵێن ژینگەی تایبەتی خۆی لەوێ ئەو چ ژینگەیەکی بۆی فەراهانکەین بۆی بڕقسێنین جارێککە ینی بیان ڕوێنینەوە زیایان کەینەوە بیبێنەوە بۆ سروشت بەڵام بەداخەوە ئەو بۆ تەنیکەلگاردنەشمان نەمانتوانی ئیش خۆمانۆک و پێویست پارە نەبوو کەس هاوکاری ناکردین لە هاوینە پێویستمان بە ئاوە کەس ئاون نایەتێ کەس ئاون نایەتێ لەم ڕۆژانەشە یەکدوانێکم بینی کە لەوێ بەرپرسن ینی سکاڵایان بوو نزیکەی 1000 داری بەس بە ڕوومان لێ ناشت دوکانێکین بە باخچەیەکی ڕۆچی یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە چی سامانی ڕۆچی تێ و بە تایبەتی ئەوانەی لەژێر هەڕەشان لە ژێر چارەنووسی قڕبوونان تۆ ئەیان هێنی لەوێ زۆریانەکەیتەوە ئەیان بێت بۆ جێگەی خۆیان بەڵام بەداخەوە نەکرا بەڵام ئەبینیت دارستانە بڕێتەوە ینی ئەو باخچێ ڕووەکیە ینی ئەگەر بۆتان کرا ڕۆژێک ینی هەرچن تەنیشتی هەواری شارەوە لۆگۆیەکی جوانیشی هەیە دارێکە دکتۆر من تێبینی شتێکم کردووە لە بابەتی هۆشیاری ژینگەیە ینی کاتێک کە مناقەشەی بابەتی ژینگەیەکی لەگەڵ کەسێکە دائیمەن ئەو خاکە ئەو سروشتە جوانە بەهی خۆی نازانن بەڵام کاتێک باز لە دڵسۆزی وڵاتواناکە ڕەنگە یەکەم کەس بێتە دەنگانی بەکردداری ئەومان نییە بەڵام بە قسە ڕەنگە زۆر ئازابین هۆکاری ئەم چییە کێ بەرپرسە لە بڵاوکردنەوەی هۆشیاری و تێگەاندنی خەڵک بەعام یعنی سێمە بۆ مێن لە میدیاکەەوە ئەتوانین کۆمەڵە گوشاری بڵاوکەینەوە بەڵام بۆ مێن لە ناوەندێکی پەروەردەیی ضرورە منداڵ هەر لە سەرەتایە و فێر بکرێت چۆن ماوەڵە لەگەڵ ژینگەکە بکە بێگومان ئەمە ینی با بڵێن ڕوونکردنەیەک و پرسیارێکی زۆر بەجێ ئێمە ئەگەر ویستمان کللتور و ئەتیتیوتی ژینگەیی دروستکن لە هەر کۆمەڵگەیەک ئەبێت لە پەروەردەی ژینگەیە و دەست پێ بکەین ئەمە لەسەر ئاستی قوتابخانەکان و خوێندنگاکان وای لێت مناڵێک دروست دەبێت مناڵی لە ماڵەکە دروستە بێت کاتێ ئەبینێ باوکی لە ماڵەوە کە ینی با بڵێن ئەتیتوتی ژینگەیە کارێکە کات دژی ژینگەیە ئەو مناڵە لی ڕاپەرمێ ئەسا مەحاڵە بۆ بە دیاردە یعنی لە هەندێک خێزانە بۆ بە دیاردە ینی پچکۆلەکە ئاوی خێرە ڕێژە گەورەکە پێیتێنێ جاران عکسی حاڵ بوو جاران پێچەوانە بووە وایە گەورەکە بە حساب ئاوی خێری پرۆشتە پشوکەکە پێیتێنە بەس ئێستا ئەبینێت ئەو مناڵانەی کە ینی با بڵێن پەروەردەی ژینگەی باخی پێرێتە ئاستێگوان ئەمان ڕە و مووقفیانە بێ وە هەڵوێستیشیانە بێت هەڵوێستیانە بێ وەکو چۆن ئەو کەسانی لە ئەڵمانیا هەڵوێستیان بوو لە ئاستی ئێمە هاتنە دەنگ یعنی ئەم مناڵانەش تقریبن ینی ئێستا ئاوان جا هەر کاتێک ئێمە ئەگەر پەروەردەی ژینگەمان ناو کۆمەلگا بەرپاکرد بە پلەی یەکەم اینجا لە ڕێ میدیاکانەوە یعنی با بڵێن بایەخ بدرێ بە بابەتی ژینگە چکە ئێمە خۆمان زادەی ژینگەین وە بەردەوامی ژیانمان بە ژینگەوە بەستە یعنی بەس تۆ ڕۆژانە مەسەلە هەواتەوێت لەکوێ هەواوەرێک دیت لە بەرگە هەوا وەرێک دیت ڕۆژانە ئاوتەوێت لە چۆرێکی لە بەرجی ئاوەرەگیت خۆراکەکان تەوێت لە چۆرێکی لەو ڕۆکانەی کە لە خاکەکە ئاڕێت ئێمە ئەگەر ئەو تێگەیشتنەوانە بێ هەر کاتێک ئەمانەمان پیس کرد ئاوەکەم پیس کرد هەواکەم پیس کرد با بڵێن هەواکەم پیس کرد ئەو خاکەکەم پیس کرد ئەو کاتەوە خۆراکەی بەرهەمیژیە بۆ من خۆراکێکی پیسە بێ و ڕاستەخۆ کاریگەری لەسەر لایانی تەندروستی مەکە وەکو ئەوەی کە ئێستا بەدی ئەکرێت کە نەخۆشە کوشندەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبوونایە چکە بەشێکی زۆری نەخۆشیەکان هەر ناویان با بڵێن ئینڤارمنتال دیزیزە نەخۆشیە ژینگەیەکانە ینی ژینگە هۆکاری سەرەکیە بۆی کەواتە ئێمە ئەم حاڵە ئێستا زۆر بەزەقی بەدیەکەی نەواقعەکەمانە دەستەکانە خۆش بێ دکتۆر هیچ ڕێنمایەکی ترماوە کە ئێمە ئاماژەمان پێ نایەوێت تۆ بە گرنگی بزانین لەم کاتەکەمی کە ماوانە بە بینەران بیسەرانمانی وەڵاهی دەستخۆشیتان لێ یەکەم ینی دەستخۆشیتان لێ یەکەم کە ینی با بڵێن هەر نەبێنە تەورێکی با بڵێن جێگیر هەبێ هەفتانە سەبارەت بە ژینگە ئێوە خەڵقێکی زۆرتان هەیە
بینەرێکی خۆشەویستی زۆرتان هەیە ڕەنگە ینی بابلێن ئەم ڕێنمایانەی کە بە خەڵکەکە ئاڵی بە حەقت ینی جۆڕایاڵە بێ پابندە بێ بۆی تێگەشتنی لا دروسە بێ وشاری ژینگەی لا دروسە بێت ئێستا من ئەبینم زۆر جارکە ئەم بەرنامانەکەم لە دەرەوە خەڵک کورد لە دەرەوە یەتە سەرخەت دەستخۆشیم لێکە چکە لە واقعەکە ئەبێ و کابرا حساب بۆ ژینگە بکات حساب بۆ ژینگەی ژیانی بکات لێ قبول ناکرێت اینجا کە ئەبینێت ێستا لە کوردستانیش مەسەلە دەنجێکەیە ینی با بڵێن بە دوچوون لەسەر ئەو پرسانە ئەکات ئەمە جێگەی دەخشخۆشیە ئەنجا با بڵێن بە ڕیکلام بە پەرتوک بە نووسرا و بەوەی کە لە قۆناقی ئیبتیداییەوە سەرەتایی هەتا قۆناقی شەش ئەبێ وانەی ژینگە وانەیەکی بنەڕەتی بێت دوایەوە دەرچووی ژینگە هەبێت دەرچووی پەروەردەی ژینگە هەبێت چۆن ئێستا ئێمە خوێندنگاکانمان توێژەری کۆمەڵایەتی تایە توێژەری دەرونی تایە باوەڕ هەبێت توێژەرێکی ژینگەیی ئەتوانێت هەر سێ بنەماکە ینی کەڤەر کات چکە یەکێک با بڵێن لەو وانانەی کە کەسی پەروەردەی ژینگەی خوێنێ چەند جێکێک کە پێوترێ sustainable development ینی بە کوردەکەی پێوترێت بەرەو پێشچوونی بەردەوام پێشکەوتنی بەردەوام ئەنجا پێشکەوتنی بەردەوام بابەتێک ئەبێ لە بابەتەکانی پەروەردەی ژینگە ئەو کاتێک کە ئەوەی خوێن ینی کەسە پەروەردەی ژینگە کە بایەخ بە ڕەهەندی کۆمەڵایەتیش هەیە ڕەهەندی ئابووریش هەیە و بە ڕەهەندی ژینگەیش هەیە چکە ئەو sustainable لەسەر سێ کوچکە دامەزراوە کۆمەڵایەتی ئابووری ژینگەی ئەگەر بین ئێمە ئەو کەسانە بنیاد بین بە تەکیید ینی با بڵێن ئاهێک بە واقعی ژینگەکەمانایەتەوە بە سروشتە جوانەکەمانەیەوە باوەڕتان هەبێ بینن ئێمە شاعیرەکانمان ینی ئەمە وەسفی ژینگەی جوانی کوردستانیان کردووە کە وەسفاکە هەندێک جار بارتەقای نییە ینی بەڕاستی چتە و سروشتت وەکوەوەی کە برادرێ لەم بەینا باسی کردوتی من چوومە ینی با بڵێن ئیسپانیا وتی سێرم کرد بتاقەی دوخولی ینی بە $100 بوو وتی کە چوم تمزانم چییە بە $100 وتی وەڵی چوون بەس تاشە بەردێکم بینی ئێتم وڵی کاکە لەو شاقی پیرۆمەگو 1000 تاشە بەردی گەورە هەیە بە بەلاشیشە چی بینیت ئەگەر داینامێتی لە ژێرادانەێ ئێوتی وڵی لەوێ $100 ما بەس شوێ ژوورە نەمەزانی ینی خەڵکەکە ئەچێ بۆ چێت بەس تاشە بەردێکی گەورە بوو گابەردێکی گەورە بوو چی خەڵکەکە پەرۆژ بوو ئەو بەردە بینێت بزانێ بۆچی هاتووە چۆن هاتووە بۆچی لەوێ ئەمانە خەڵکەکە ئەچێت بە دوای ئەم ینی پرسانە ئەچێت هەر ناچێت ینی ڕسمی لەگەڵا بگرێت سێڵفێکی لەگە نە ئەم تاشە بەردە چۆن هاتووە تێرە چی هێناوێتی ینی لێ کۆڵینەوەی لەسەرەکە تەمەناکەم واقعی ئێمەش ینی خەڵکی سپۆری ژینگەی و کەوادری ژینگەی تیا دروست بێت کە بتوانن خزمەتی سروشتی جوانی کوردستانمان بکەن لانە و ینی نیشتیمانێکمان هەیە ئەمنە جوانە ئەمنە پیرۆزە لە شاخمان هەیە دۆڵمان هەیە دەشت پانتایی دەشتمان هەیە ئاسەرچاوی ئاوی چاکمان هەیە باوەڕتان هەبێ ئەگەر خۆمان بین سەرکێشی بکەین لە خراپ بەکارهێنانیان با بڵێن ڕنگانەوەی ئەبێت بە پلەی یەکەم لەسەر خودی مرۆڤەکان سەخۆنی مرۆڤەکان تۆ ئینسانێک هەر لە بەیانەوە بچیتە ئەوێ هەر بخۆیت و بخۆیت و بخۆیت و بخۆیت ئەمە چی پێوتێت دەستەکانە خۆش بێ دووبارە جژنە پیرۆزەولیەکەین سپاس بۆ کاتی بێمت بەخشی و ومێدەکەین کە سپاس بۆ بەڕێستان ئومێد دەکەم ڕێنمای و ڕاستپەردەکانمان جێگەی ینی بایەخی خەڵقەکە بێبینەری خۆشەویست بێ سپاستانەکەم سپاس بۆ جەناب کاکتۆر گیان دەستکان خۆش بێ سپاس دەکەین